لەگەڵ بەدەستهێنانی ئەنجام و بردنەوەی نازناوەکان وەرزش لە توێژینەوەکاندا سوودی زیاتر ئەگەیەنێ. وەرزش لە چەندین بواری جیاواز سوودی لێ بینرێ و بەکارەهێنرێ بۆ چارەسەری دنیایەک نەخۆشی. لەوانە کە لەیەکێک لە زانکۆکانی فەڕەنسا مامۆستایەکی زانکۆی کۆیە بەشداری کردووە کە وەرزش وەکو ڕێگە چارەسەرێک بۆ ئەو کەسانەی کە خەمۆکی و کێشەکانی دیکەیان هەیە خولێکیان بینیوە. ئەم مامۆستایە لێ بەشداری کردو و بڕوانامەشی لە زانکۆکە بەدەست هێناوە. زانکۆیەک لە فەڕەنسا وەرزش بۆ چارەسەر و چاکسازی تاک و گەڕانەوەی بۆ ناو کۆمەڵگا بەکاردەهێنێت. مەبەست ئەسوەد ڕەشید مامۆستا لە زانکۆی کۆیە بەشداری خولێکی وەرزشی و چاکسازی جیاواز دەکات کە خولەکە ئامانج لێی چارەسەر و چاکسازی تاک لەخۆ دەگرێت لە ڕێگەی وەرزشەوە. مەبەست ئەسوەد تایبەت بە سپۆرت مەگەزین ڕایگەیاند. لە زانکۆی لیۆ لاگراند بەشدار بووم لە خولێکی جیاواز و سەرنجڕاکێش کە تایدا چەندین ڕێگەی جیاوازی تیادا وترایەوە بۆ چاکسازی لە کەسانی خەمۆک و گۆشەگیر و پەککەوتە و چەند جۆرێکی دیکەش تا لە ڕێگەی وەرزشەوە بگەڕێنرێنەوە بۆ ناو کۆمەڵگا و چارەسەری پێویستیان بۆ ئەنجام بدرێت. دوای چەندوانەیەک و تاقیکاری لەسەر نمونونەکانیش دواتر بڕوانامەی باوەڕپێکراوی ئەو خولە بەخشراوە بە بەشدار بووان.